لە بەغدا سکاڵایەک تۆمار کراوە ئەگەر سەر بگرێ نرخی ئەو نەوتە سپیەی کە ئێستا لە هەرێمی کوردستان دابەشی سەر هاوڵاتیانەکرێ نرخەکەی لە 104,000ەوە ئەبێتەوە 30,000 چۆن 102 هاوڵاتی لە هەرێمی کوردستان لەسەر زۆری نرخی ئەو نەوتە سکاڵایان تۆمار کردووە سکاڵاکەیان لەسەر محەممەد شیع سوودانی و هەروەها وەزیری نەوتی عێراق تۆمار کردووە بە قسەی ئەوان ئەو دوو لایەنە ڕەزامەند بووینە و بڕیاریان داوە کە نەوتی سپی لە عێراقەوە بێتە هەرێمی کوردستان و ئەو نرخەی کە دیاری کراوە لە عێراق بۆ یەک بەرمیل تەنیا 30,000 ئەوان داوا ئەکەن کە نرخەکان یەک بخرێ نەک لە پارێزگاکانی عێراق جۆرە نرخێک بێت و لە هەرێمی کوردستانیش سێ ئەوەندە نرخەکە بەسەر هاوڵاتیاندا فەرز بکرێتن. ڕۆژی 23 ئەم مانگە یەکەم دانیشتنی ئەو دادگایە بەڕێوە ئەسی چاوەڕێ ئەەکەین بزانین دادگاکە بڕیار لە بەرژەوەندی کاملە ئەدا ئایا نرخی نەوت هەر بە 104,000 بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەمێنێتەوە یاخۆت نرخەکە هاوتە ئەبێ لەگەڵ ئەو نرخەی کە لە پارێزگاکانی عێراق دابەشەکرێ لە 1964 هەواڵێکمان لەسەر ئەم بابەتە کردووە ئێوە شەتوانن بیخوێننەوە.